ئێمە وەکو دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی گەرمیان کە بۆ ماوەی چەند ساڵێکە لە ماڵەوە بێئیش و بێکارین هەتا وەکو ئێستادا نەمەزراوین. بۆیە بە مافێکی سەرەتایی خۆمانی دەزانین کە ئەمڕۆ هاتووینەتە شەقام و داوای دامەزراندن دەکەین. لە ئێستا بە مافی خۆمان دەزانین کە دا بمەزرێن. بۆیە لە ئێستا داوا لە بەرپرسانی حکوومەتی هەرێم دەکەین بێن بەدەم داواکاریەکانمانەوە. بۆیە ئەگەر بە زووترین کات وەڵاممان نەدەنەوە لە ڕۆژانی دواتردا هەڵوێستی ترمان دەبێت. با حکوومەت ئەگەر دامەزراندن نایەتن مێشکە ئەگەر گرێبەستی شوێ هەر ڕازین ئەگەر دامەزراندن و گرێبەستمان بۆ ناکات و هیچ نوێ با زانکۆ و پەیمانگەکان دابخات یاخود نازام حکوومەت وەکو وەژی خوێندنی سەکرۆسە وەکو خزمەتی سەربازی لێ کردووە یعنی دوای 16 ساڵ خوێندن دەبیتە هاوڵاتیەکی ئازاد لەم هەرێمە. يعني ئەمە خوێندن تاواکەم بینە هاوڵاتیکی ئازاد ئەنجەر کۆمەڵێک کەس دەتوانێت هەر نەخوێنێ بێتە چونکە ئێمە ئەخوێنین بۆی بەرهەمێکمانەوە بۆی دامەزرێن لە شوێنێکی باشە حەقی خۆمانە. ئێمە وەک دەرچوانی پەیمانگا و زانکۆکان ئەمڕۆ هاتینە ئێرە دوای چەندین جار خۆپیشاندان و هاتنە سەرجادە و کۆبوونەوە هاتوینەتە ئێرە چەند ساڵەکە ئێمە ئەخوێنین بەی شێوە حکوومەت ئاوڕ لە ئێمە ناداتەوە یعنی هیوامان هەیە زۆر بەدامایی و بە بەدبەختی کۆلێژ یا پەیمانگای تەواوکردووە. ئێستا حکوومەت هیچ باکێکی لەوە نیە. ئایا حکوومەت خۆی ئەوانەی کە بەرپرسن لەم حکوومەتە هیچ کەسێکیان مناڵەکانی خۆیان وەکو ئێمە لە ماڵەوە کەوتویان لە ئەوروپا خەریکی جۆگۆڕینی خۆیانن؟ دوای ماندووبوونێکی زۆر ئێمە چەندین ساڵ لە خوێندن مافی خۆمانە بەرهەمەکەی بخۆین بەڵام لەم دەڤەرەی ئێمە لە سنووری ئیدارەی گەرمیانە هەمووی بووە بە تەسکەی حزبی و واستەی حزبی هەتا واستەیەکی حزبیت نەبێ دامەزراندن نییە. لە ماوەی ئەم هەموو ساڵەی ڕابردوو زیاتر لە سنووری گەرمیان زیاتر لە 5,000 دەرچووی زانکۆ و پەیمانگای هەیە بەڵام ئەوەی واستەی حزبی نەبێ دامەزراندنی بۆ نییە.